سڵاوتان لێبێت. مانۆڕی سەربازی محەڕام لەلایەن بارگای شەهرانفەر و سوپای بەیت المقەدەسی سوپای پاسدارانی ئێران لە پێنجەم ڕۆژدا لە ناوچەی کوێستانی کۆساڵانی شاری سەوڵاوای پارێزگای سنە بەردەوامە. لە بەرەبەیانی ئەمڕۆوە تۆپبارانی ناوچەکە دەستی پێکردوتەوە. پژاکیش لەبارەی هێرشەکانەوە ڕاگەیەنراوێکی بڵاو کردەوە. تۆڕی مافەکانی مرۆڤی کوردستان لە زاری ژمارەیەک هاوڵاتی خەڵکی ناوچەکە ڕایگەیان سوپای پاسداران هاوکات لەگەڵ تۆپبارانکردنی بەرزایەکانی کوێستانی کۆساڵان سەرقاڵی دروستکردنی ڕێگەیەکی تازەیە بۆ ئەوەی هێز و چەک و تەقەمەنی و سەربازی زیاتر بۆ ناوچەکە بگوازێتەوە. باسیەوەشی کرد لە چەند ڕۆژی ڕابردوودا سوپای پاسداران بە بیانووی بەڕێوەچوونی ئەم مانۆڕەوە ڕێگری کردووە لە هاتوچۆی ئاژەڵداران و هەنگەوانان بۆ ناوچەکە و ئاگریش لە ناوچەکە کەوتوتەوە و مەترسی لەسەر ئاژەڵە کێویەکان و دار و درەخە دروست کردووە. چالێکێکی ژینگەپارێزی سەوڵاوە کە ناوەکەی ئاشکرا نەکردووە با تۆڕی مافەکانی مرۆڤی کوردستانی گوتووە سوپای پاسداران لە ژێرناوی مانۆڕی سەربازیدا دەیەوێت بنکەیەکی سەربازی دیکە لە کوێستانی کۆساڵان دروست بکات. تۆڕی مافەکانی مرۆڤی کوردستان دەشڵێت سوپای پاسداران کوێستانەکانی شاهۆ و کۆساڵان وەک ناوچەی استراتیژی جوگرافیایی بۆ هاتوچۆ و جێگیربوونی هێزەکانی حیزبە دژبەرەکانی لە قەڵەم دەدات و دەیەوێت لە ڕێگەی دروستکردنی بنکەی سەربازی ناوچەکە وەک ناوچەی سەربازی ڕابگەیەنێت و وردە وردە خەڵکەکەی لێ دەربکات. ئەمە لە حاڵێکدایە ئەم کوێستانانە دەیان گوندیان تێدایە و دانیشتوانی گوندەکان لە بەهارەوە تاوەکو ناوەڕاستی پاییز گوندەکانیان بەجێدێڵن و دەچنە هەوارەکان و بژێوی ژیانیان لە ڕێی ئاژەڵداری و هەنگەوانیەوە دابین دەکەن. لە چەند ڕۆژی ڕابردوودا شەڕ و پێکدادان لە نێوان سوپای پاسداران و گەڕێلەکانی پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک لەو ناوچانە دەستی پێکرد. بە گوێرەی ئامارە فەرمیەکان تاوەکو ئێستا سەربازێکی ئێران لە پێکدادانەکاندا کوژراوە. لە ژمارەیەک دیمەنی ڤیدیۆیدا کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاوکراونەتەوە هەلیکۆپتەری جەنگی و درۆنەکانی سوپای پاسداران بە بەردەوامی لەسەر ئاسمانی ناوچەکە دەسوڕێنەوە و ناوبەناویش ناوچەکە بردومان دەکەن. ئەمڕۆ پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک لەبارەی ئۆپەراسیۆنی سوپای پاسداران ڕاگەیەنراوێکی بڵاو کردەوە دەڵێت ئۆپەراسیۆنەکەی ئێران بۆ دەست بە سەرداگرتن و کۆنتڕۆڵکردنی ناوچەکەی و قەیرانەکان قۆڵتر دەکاتەوە. کوێستانەکانی شاهۆ کۆساڵان بە ڕووبەری 57236 هێکتار کەوتۆتە نێوان شارەکانی سەوڵاوە، ڕەوانسار، پاوە، مەریوان و کامێرانەوە و لاسەر سنووری هەرێمی کوردستانە. ئەم ناوچە کوێستانیە بە گوێرەی یاسای ژمارە 330 شورای باڵای ژینگە وەک ناوچەی پارێزرا و ڕاگەیەنراوە و لەژێر کۆنتڕۆڵی بەڕێوەبەرایەتی دەستگای ژینگە پارێزی ئێراندایە. بەڵام لەگەڵەوەی سروشتی ناوچەکە لە مەترسیدایە تاوەکو ئێستا هیچ هەنگاوێکی بۆ پاراستنی ژینگەکەی نەناوە. میدیاکانی ئێران ڤیدیۆی بردومانێکی سوپای پاسدارانیان لە کوێستانەکانی کۆساڵان بڵاو کردوتەوە کە ئەوان بە دژە شۆڕش ناوی دەهێن و دەڵێن لە ئۆپەراسیۆنە سەربازەکانی هێزە زەمینیەکانی سوپادا بە نزیکەی هەموو بارەگاکانیان لە ناوچەی کۆساڵانی مەریوان وێران کراون. خواتان لەگەڵ.